سەرەڕای کەلەکەبوونی قەیرانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانی تر لە هەرێمی کوردستان سەرەل دەدات. ئەمە شۆکارەکەی بۆ کەم تەرخەمی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان. سەرەڕایبوونی ڕێژەیەکی زۆری سوتەمەنی و هاوردەکردنی بۆ وڵاتانی دراوسێ نرخی سوتەمەنی ڕۆژ بە ڕۆژ بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت. ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر هۆکاری گرانبوونی نرخی سوتەمەنی بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کەوا چەند کۆمپانیایەکی حیزبی سوتەمەنی دەهێن نارێم بۆیە بە ئارەزووی خۆیان نرخ لەسەر سوتەمەنی دادەنێن. پرسی ڕێفراندۆم وای کردووە کە خەڵک بترسێ و هەروها بازرگانەکان یاخود خاوەن مەنزیلخانەکان استیقلالی ئەوەزع دەکەن بۆ بەرزکردنەوەی نرخەکەی. کێشەی سوتەمەنی هەروەکو کێشەکانی تر نیشانەی شکست هاتنی حکوومەتە، نیشانەی ئەوەیە کە حکوومەت پلان و بەڕنامەی نییە لە بۆ هەموو سێکتەرەکان چووکەگەر بیست وایە کێشەی سوتەمەنی چارەسەر بکات دەبواە پاڵاوگەی دروستکە دەبواە کۆگای گەورە دروستکاتن لە کاتی ئەزمە لە کاتی کێشە بەکاری بێنێت تاکو دڵنایی بداتە هاوڵاتیان. بەشێک لە شۆفێرانیش گرانبوونی نرخی سوتەمەنی بۆ بێدەنگبوونی میلەت دەگەڕێنەوە کەوای کردووە ڕۆژ بە ڕۆژ حکوومەت و حیزبە باڵادەستەکان قەیرانی زیاتریان بۆ دروست بکەن. وڵاتی قەیرانە ئیدی یعنی بەردەوام شتەکان کە گران دەبی کەسنی لێ پێستنەوە کاتن ئەجینا بەر لە ئێستاکە 600 دینار بوو وەبزان بۆ 625 و 50 حتا 700 ڕۆیشتە خۆی قوڵکردنەوەی وا لێ دەکە کە ینی قەیرانەکان زیاد دەکاتن ئەجینا یانگە ئینسان قوڵی نەکاتن وا نابیت بەس بێدەنجی لە بێدەنجی هاوڵاتی دەکە قەیرانەکان زیاتی بەردەوام زیاد دەبیتن. پێش ئێستا ئەوەی بنزینی باش بوو بە 600 بوو بەڵام ئێستا جیهانی خراپە بە 700 نازانین هۆکەی چییە ڕۆژهەتایەوەی دەگەڕێن با 30,000 دەکەن 20,000 مالۆ بنزینیە دەزانم بەرپرسەکان جوان لێ نییە حەکە بنزین 10 دلاری جوان لێ نییە ئەوان بنزینی خۆیان هەیە تایبەتی ڕقابە هەر نییە قانون هەر نییە لە کوردستان حکومەتینی ئەگەر ئەو هابی ئەمە 12 حکومەتینی بەڕێوە دەبم 550 650 بوویتە 700 ئەوە نێزیکە بی لە 1000 لەوەندە شواکەن بیتە 1000 ئەوە زۆرە کاکە لە فەخیری خاتەوە سایەق تاکسی ئەوانەی ساحب ئیش بنزینەکە گران بووە خراپیشەوە لە زۆریش خراپ بە بنزین. بەهۆی پەککەوتنی پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا و چاودێری نەکردنی کارەکانی حکوومەت وای کردووە بەشێک لە بازرگانە سیاسیەکان هەڕۆژەی بە بیانوویەک نرخی کالا و شتومەکەکان بەرز بکەنەوە لە ئێستاشدا بەرزکردنەوەی نرخی سوتەمەنی یەکێکە لەو کارانەی بازرگانەکان لە ڕێگەی حکوومەتەوە پەیڕەوی دەکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.